ساڵۆنی کوردستانی نوێ کۆڕێک بۆ هونەرمەندی دیار و بە ئەزمون عەلی کەریم ڕێخست بە ناساندنی کتێبی ئەڵوا عەلا مەسرح الکوردی و باسکردنی ئەزمونە شانۆییەکانی. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزڵاوێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. سلااوانە بە ئێرە ساڵۆنی کوردستانی نوێە لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن ساڵۆنی کوردستانی نوێوە کۆڕێک بۆ هونەرمەند مامۆستا عەلی کەریم ڕێکخرا بوو. دیارە کۆڕەکە دەربارەی ژیانی هونەری و ئەزمموی هونەری مامۆستا عەلی کەریمە، هەروەها دەربارەی بەشداریکردنی بەڕێزان لە فیلم و دراماکان، هەروەها لە بواری نووسینیشدا. من بەڕێز مامۆستا عەلی کەریم لەگەڵم ئامادەیە کە ئەمڕۆ کۆڕەکە بۆ بەڕێزیان ڕێکخرا بوو. مامۆستاگیان سلااوت لەبێ بە ئەرگ نەبێ بفەرموویتێرە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. مامۆستاگیان بیرۆکەی سازدانی ئەم کۆڕە چۆن ڕێکخرا بۆ بەڕێستان یاخود پێشنیاری کێبوو کە ئەمڕۆ کۆڕێک دەربارەی ژیان و ئەزمونە هونەریەکانی بەڕێستان ڕێک بخرێت؟ ئەم ساڵۆنە کە بەردەوام کۆڕەکە بۆ شاعران و بۆ نووسەران و بۆ ئەو گیرۆگرفتانەی کە زەڕورە کە ناوی ساڵۆنی کوردستانی نوێیە، لە ڕێگەی شاعری هەڵکەوتوو خانم کەژاڵ ئەحمەدەوە پێم وترا کە کۆڕێ بکەین، هەم ناسادنی کتێبەکەی تیاابێ، هەم باسی ئەزمموی شانۆی خۆم بکەم. ئێتر ئەوە بوو ئەمڕۆ دەستنیشان کرا بوو. ئەوە بزان بینیشتان کە دانیشتبووین کۆڕەکەمان بێت بڕێوە. مامۆستاگیان ئەو باسانە خودۆ گفتوگویانی کە لە کۆڕەکەدا کرابوون زیاتر لەسەر ژیانی هونەری بوو یاخۆت نووسینەکە دەکرێت باسێک لە ژیانێکی هونەری خۆتوان ئەو نووسینە خود ئەو کتێبە نوێی بەڕێستان بکەیت کە باسکرا لە کۆڕەکەدا؟ خۆی باسی ئەزمموی خۆم کرد، ئێتر باسم کرد کە لە تەمەنێکە حەزم بە هونەر بوو، حەزم بە نواندن بوو. دەرفەتی خوڵقا لە ڕێگای شالاکی قوتابخانەکانی کەرکووکەوە بەشداریم کرد لە خولێکی 45 ڕۆژان و بەشداریشم کرد لە شانۆگەریەک بە زمانی عەرەبی. بەڵام دواتر کە دوای 11 ئازار دەرگاکان ئاواڵە بوون بەرامبەر بە هونەر و ڕۆشنبیری و ئەدەب، تیپماندانە تیپێک هەر هەبوو بە ناو تیپی شانۆی مەشخەڵەوە. دوایی کۆمەڵی هونەری وێژەی کوردیشمان دامەزران. ئێتر ئیشێکی زۆرمان کرد. بۆ نمونە ئەو ئیشانەیەکە کردمان باسم کرد کشەلاڵەکە، بەهاری دزرا و مەرەزە 1 2 3 لە ئاهەنگێکی گەورەی یادی نەورۆزە پێشکەشمان کرد. دواتر شتی کەشمان کردووە هەر لە بواری شانۆ لە کەرکووک. گەر بکرێت باسێکمان لە کتێبەکە بۆ بکە یاخود نووسینەکانی ناو کتێبەکە کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن بەڕێستانەوە بڵاو کرایەوە و ئەمڕۆ لە کۆڕەکەدا ناساندنی بۆ کراوە. ئەم کتێبە بە زمانی عەرەبیە، ناوی کتێبەکە ئەضواء عەلى المەسرح الكوردی. مەبەسم ئەوەیە تشێک بخەمە سەر گەشەسەندن و چۆنیەتی پەرەپێدان بە شانۆی کوردی. سەرەتا باسێکی ببوورە وتارێکی درێژم نووسیوە لەسەر شانۆ، سەر هەڵدانی شانۆ لە شاری کەرکووک. ئەنجا باسی ئەو قۆناغانم کردووە کە قۆناغ کە بربەست بوونە لە بەردەم گەشەکردنی شانۆی کوردی لە کەرکووک. دوای 11 ئازار جارێکی کە هەر باری ڕۆشنبیری ئەدەب و هونەریش گەشایەوە، شانۆی کوردیش وەکو هەموو لقەکانی تری هونەر و ئەدەب لە شاری کەرکووک گەشایە و زۆرترین کاری شانۆیش کراوە لەو شارە. بۆ نمونە لە دوای 11 ئازار شانۆگەری پێشمەرگە کراوە، شانۆگەری شەهید کراوە، شانۆگەری کۆتایی دەرەبە کراوە، شانۆگەری بەهاری دزراو کراوە. ئەم شتانەمان کردو و ئەتوانین بڵێن جێی خۆشحاڵی بووە کە توانیمانە لە 11 ئازار بەداوە تا هەڵیسانی شەڕی حکوومەت و
پێشمەرگە توانیمان ئەوانە بکەین. مامۆستا بۆچی ئەم کتێبە بە زمانی عەربی نووسراوە و ئەمەوێ بزانم کە لە مای ڕابردوودا ئەم کتێبە بڵاو کرایەوە پێشوازی خوێنەرانی عێراقی چۆن بوون لەم کتێبە؟ من تا ئێستا کاردانەوەی خوێنەری عێراقیە عەرەبیە ئەوانم ینی پێم نەگەیشتووە، بەڵام لەناو کوردەکانە ئەوانەی کە خوێنیوەتەوە دەستخۆشییان لێ کردووم، ئەینی ئەوانش پرسیاریان هەبوو بۆ بە عەرەبی پێم وتون سەبەبەکە لای بن ئەمە بۆ مەبەستم ئەوە بووە شانۆی کوردی بناسێنم بە خوێنەری عەرەب. مامۆستا بە دەرفەتی ئەزانم کە بە بەڕێستان بڵم جیاوازی هونەر لە ئێستا و لە داهاتوودا چۆنە لە چه ئاستێکدایە هەم لە بواری شان و هەم لە بواری فیلم و درامایە؟ بە شێوەیەکی گشتی شانۆ وەکو هونەرێکی زیندوو ڕاستەوخۆ لەگەڵ بینەرایە جیایە، دراما و سینەما جیایە. شانۆ بەپێی قۆناغ وەکوتم لە قۆناغەکانی ڕابردوو گەشەی کردووە، بەڵام ئێستا ئەو پەرەپێدانە و ئەو گەشەکردنە بەو شێوەی جاران نییە. ئەمە ئەوەش ناگەێنێ بڵام ئێستاکە شتی باش نەکراوە، ئێستاکە شتی زۆر باش کراوە. من بۆ خۆم ینی سەرسان بوومە بە هەندێک کاری شانۆیی لەلایەن گەنجەکانەوە کە کراوە. بۆ ئایندە ئەمەیان ئەمێنێت و بۆ ئایندە من ناتوانم لە ئێستاوە باسی ئایندە بکەم، بەڵام ئەتوانم بڵێم شانۆکارانی کورد هەوڵ بن زیاتر بخوێنرەوە، زیاتر ئاشنایەتی لەگەڵ دەقی شانۆیی جیهانی پیا بکەن، لەبەرەوەی دەقی جیهانی دەوڵەمەندترە لە ڕووی ئەوەی چۆن ڕسمی کارکتەرەکان کراوە، چۆن کارکتەرەکان ئاوێتە بن بە ڕووداوەکان و تێکەڵ بە ڕووداوەکانە بن. ئەمانە زۆر گرنگن. لە هەمان کاتیشە شانۆکاری کورد حەقا پەیوەندی هەبێ لەگەڵ شانۆی دەرەوەی خۆی، شانۆی دەرەوەی وڵاتەکەی خۆی، بە تایبەتی ئەو وڵاتانەی کە شانۆ تایە گەشاوە و درەوشایە. هونەرمەند عەلی کەریم بەنیازە جارێکی تر لە فیلم یاخود دراما یاخود لەسەر شانۆ دەربکەوێتەوە بە نزیکانە؟ وەڵی فیلمێکم هەبوو هی بەرهەمی 2021 بوو، 2 ساڵ لە ماڵەوە بوو، دایی ناچار بووین کەس کەناڵێک نەیکڕی، ناچار بووین لە سینەما سالم نمایشمان کرد، لە هەڵەبجە نمایشمان کرد، لە چەمچەماڵ نمایشمان کرد. وەڵی ماوەیەکی زۆر ئەمانەوێ هۆڵێکی فامیلی مۆڵ بگرین، چکە هۆڵەکەی فامیلی مۆڵ زۆر تایبەتە بۆ سینەما، ئیتر هەر ڕێک ناکەوێ. ئەو فیلمەمان ئەو ئاوهایە سیناریۆشمان هەیە بۆ ڕەمەزان ئیشی تیا بکەین، پار ڕەمەزان هەر دەستیان پێکردین بۆ مەسلەی بودجە و پارە و سپۆنسەر. ئەم ساڵش ئەگەروامان لێ بکرد معنایەوەی هەر شتێکمان نییە. بە کورتی پێت بڵێم قۆناغێکی سیاسی ئاوها و دەسەڵاتێکی ئاوها بڕوان مەکە هونەر و باری ڕۆشنبیری و ئەدەب گەشە بکە. بۆ هیوایی بتوانرێت کە سەرجەم گیر و گرفت و کێشەکانی هونەرمەندان و بەڕێستان چارەسەر بکرێت. سپاس بۆ بەڕێز هونەرمەند عەلی کەریم. بەڵێ سەوسان ئەمڕۆ لێرە لە ساڵۆنی کوردستانی نوێ ئەم کۆڕا بۆ هونەرمەند عەلی کەریم ڕێکخرابوو، ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و نووسەران ئامادەیان هەبوو لە کۆڕەکەدا. ڕێژنە سپاس.